بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ بەخێر بێنەوە. دەست بە بەشی دووەمی دیدارەکەی ئەمڕۆمان دەکەین کە پێشکەشکردنی پانێڵی دووەمە. پانێڵەکە لەلایەن هەر یەک لە بەڕێزان دکتۆر چنار نامێق مامۆستای زانکۆ و بەڕێز فەرەیدون سامان سەرنووسەری گۆڤاری زمانناسی زمان و زار و بەڕێز کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستان عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی ئەمڕۆ لەگەڵماندا دەبێت. لەلایەن بەڕێز حاجی ڕێکانی سەرنووسەر و ڕۆژنامەنووس ئەم پانێڵی دووەم کە کۆتا پانێڵی ئەم دیدارەی ئەم ڕۆمانە بەڕێوە دەچێت. داوا لە کاک حاجی ڕێکانی دەکەم بفەرمێت بۆ سەر ستەیج و ئەو میوانە بەڕێزانی کە بانگم کردن و بڕێر وایە لە پانێڵی دووەمدا بەشدار بن بۆ گفتوگۆ هەروەکو بیرهێنانەوەیەک بە بیرتان دێنمەوە کە لە دوای تەواوبوونی پانێڵەکە هەر سەرنج و تێبینی و پرسیارێک کە لە لای ئێوە دروست دەبێت لە دوای پانێڵەکەەوە گفتوگۆی لەبارەوە دەکەین. دەستان خۆش بێت. ئامادەبووین هێژا میوانên قەدرگیران دووبارە بخێر هاتنە هاوات بکەین. ئەبدەمێ هەوا خۆش و شاد بیت. نوکەژی درێژیە دیدارە خۆ دووەم دەین پانەڵی خۆی دووەم دەین دەربارەی ڕۆژنامەگەریە کوردی گەلبان هەرسێ میوانی نوێن هێژا کو ئەڤرو سوپاسی بە ئامادە بووینە و بابەتێ و بەسپۆرین جدا جدا ئەڤرو دوێ دیدارێدا بۆ هەوا پێشکەشکەن. یەکەم کەس دێ گوتارە خۆ یان پەیامە خۆ پێشکەشی هەوەکەتن خات و دکتورە چنار نامقا پاشان سەیدای بەڕێز فەرەیدون سامانە و هەروەسا ڕۆژنامەوانی گەنج و یە چالاک کاک کامەران عوسمانە. خات و دکتورە چنار هۆزانوان و مامۆستایە ژبری و مامۆستایە زانکۆیە سەلاحەدین کۆلیژە ئادەبێ پشکا ڕاگەهاندنێ وتبارێ ڕۆژنامەگەریەدا میدیاکاریەدا شارەزاییەکە زۆر هەیە. ژبلی وێ چەندێ مەگوت هۆزانوانە چەند کتێبێکیشیت نویسی وەکو هۆزانێت پێشکەشکردی هونەریدا جڤاکیدا دبێژین بابەتێ ئافرەتێدا جینوسایدا ئەنفاڵەدا خامێکی زێرین و بەرهەمێکی زۆر هەیە پڕاستی. ئەنداما چەندین ڕێکخراوێن لۆکالیە کوردستانیە و هەر وەسای جیهانی. سەیدای هێژا فەرەیدون سامان بسپور و شارەزا و ڤەکولەر بیاوێ زمانەوانی و جڤاکی و کێم ئاینی و جڤاکی لە هەرێما کوردستانێ سەرۆکێ ڕێکخراوە خانیە یا هزری ڤەکولینên هزری و هەروەسا سەرنویسەری گوڤارە زمان و زار. گوڤارە زمان و زار نە تەنها بابەتێن پەیوەندیدار زمانی بە پێشکەشکردن بەڵکو زیاتر پرسێن هزری و یە جڤاکی و مێژووی و نەتەوەی بە بخۆبەتگیرن. هەروەسا ڕاوێژکارێ ناوەندا پێن کووردا نێودەوڵەتیە. میوانی me سێ و هێژا کامێران عوسمان ڕۆژنامەوانێ فریلانسەر سەربەخۆ بێلایەن کارکتەرێکی زیرەک و چالاک ئەدبارێ ڕۆژنامەگەریە و مافێ مرۆڤی لە هەرێما کوردستانێ و ئەڤە ماوەی 7 ساڵانە وەکو کەسێکی چالاک و زیرەکی دوکومنتکار ڕێکخراوەکە ئەمریکی CPT کار دیکەت و خزمەتەکە گەلێکە باش لەوێری پێشکەشکردیە. هین هەرسی بخێر هاتن سەرچەوە. طبعا سەر ڕتمێ دیدارە یەکەم پانەڵی یەکەم دێبرێ بەچینەوە دکتۆر جعفەری پێشکەشکردی. ڕاستی هەر بەڕێزێک دێ 20 دقیقا گوتارە خۆ پێشکەشکرد پەیامە خۆ پێشکەشکردن و هێویدارم یعنی پێگیری وەختی بکەین. پشتی هەرسێ بەڕێزە تەمام بن بابەتێت خۆ دەهێن دەرگەی دانوستاندنێ و پرسیارە دێبوو جەنابێ هەوە دەریڤێدەینێ ئەف بابەتە دێفەکەشن حتى ساعت 4 ئێڤۆری. ئەفجا خۆشحالی بە ئەم حەسکەین ئەم هەمی پێک بە گوداریە دکتۆرە چنار بکەین و گەل بابەتێوێ کاریگەری گوتارە چاوەشەکاری ئەدمیدیا کوردیدا. کەرەم کە دکتۆرە.
ئامادەوانی بەڕێز زۆر بەخێر بن. ئەمەوێ سبەی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و لەدایکبوونی یەکەمین ڕۆژنامەی کوردیە. لێرەوە پیرۆزبایی ئەو یادە بەرز بنرخێنین و هەروەها بەرز و شکۆدار بێ یادی ڕۆژنامەگەری کوردی. هەڵبەتە ئەو بابەتەی من ئەمەوێ باسی لێوە بکەم بەناونیشانی کاریگەری چاواشەکاری میدیاییە لەسەر پرسە نەتەوەییەکان یاخود ئینتیمای نەتەوەیی. طبعاً پێش ئەوەی بێمە ناوەڕۆکی بابەتەکەم پێم خۆشە پرسیارێک هەیە کە خودی بڵێن دیدارەکەی لەسەر بنیاد نراوە. ئەمەوێ ئەوەشم لەبیر چوو دەستخۆشی لە هەردوو دەستگای میدیایی شارپرێس و پەیمانگە نێودەوڵەتیەکان بکەم بۆ هەڵبژاردننی ئەم پرسە بۆ ڕۆژێکی وەها کە خودی یادی ڕۆژنامەگەری کوردیە. ئەمانە بزانین تا چەند ڕۆژنامەگەری کوردی توانیوێتی ئینتیما لای خەڵکی دروست بکە. طبعاً ئەگەر ئێمە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە، هەبوونی یەکەمین یاخود لەدایکبوونی یەکەمین ڕۆژنامەی کوردستان لە قاهرە ئەو خۆی وەڵامێکی زۆر بڵێن سەڵمێنەرە بۆ ئەوەی کە ئێمە بڵێن بەڵێ ڕۆژنامەگەری کوردی کاریگەری خۆی هەیە، ڕۆڵی خۆی هەیە و هەر خۆی بە ئەرکی خۆی هەستاوە لە دروستکردنی ئینتیما سەبارەت بە پرسە نەتەوەیەکان. جگە لە ئەمەش ڕۆژنامەگەری بە گشتی توانیوێتی زمانی نەتەوەی ئێمە بپارێزێ کە زمان بۆ خۆی کۆڵەکەیەکی گرنگی بڵێن نەتەوەیە کە یعنی هیچ نەتەوەیەک بەبێ زمان ناتوانێت بەخۆی بڵێنێتەوە. جگە لە ئەوە ڕۆژنامەگەری توانیوێتی هوشیاری مێژووی نەتەوایەتی بخاتە ڕوو. ئەگەر چی ڕۆژنامەکانی ئێمە بەنهێنیش دەرچوو بن لە قۆناغە جیاجیاکاندا دیسانەوە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لەو بوارە و هانی خەڵکیان داوە و هەروەها ئەوە ڕۆژنامەگەریە توانیوێتی پەیوەندی نێوان خاک و دۆزی کورد بخاتە ڕوو. دیسانەوە ڕۆژنامەگەری توانیوێتی کاریگەری بکات لە پاڵپشتیکردنی بزوتنەوە سیاسی و ڕۆشنبیریەکانی کورد و هەروەها ڕۆژنامەگەریە توانیوێتی بەرەنگاری سیاسەتی تەهمیشکردن و پەراوێز خستنی گەلی کورد ببێتەوە بە درێژایی مێژوو. ئەگەر بێمە سەر باسەکەی خۆم سەرەتا باس لە چاواشەکردنی میدیایی بکەم. طبعاً چاواشەکردنی میدیایی چاواشەکردن وشەیەکە بەرامبەر دیسئینفۆرمەیشن دێت واتە تەضلیل بە عەرەبی و هەروەها میسئینفۆرمەیشنیش بەکار ئەهێنین. مەبەست چییە لە چاواشەکردن؟ ئەساساً مەبەست لە چاواشەکردن ئەوەیە کە کارەکات بۆ شێواندنی ڕاستیەکان و هەروەها شێواندنی زانیاریەکان بە مەبەستی ئاراستەکردن و هەروەها کۆنتڕۆڵکردنی ڕایگشتی. کەواتە مەبەستمان لە چاواشەکردن ئەوەیە کە ڕایگشتی کۆنتڕۆڵ ئەکات و هەروەها کۆمەڵێک ئامانج هەیە لە دوای چاواشەکردنی میدیاییەوە. زانایەکی ئەمریکی کۆمەڵناس هەیە بەناو هێربەرت شیلەر، کتێبێکی هەیە، کتێبەکەی بەناوی The Mind Managers واتە بە عەرەبی تەرجەمە کراوە واتە التلاعب بالعقول. ئەو پێی وایە ڕۆژنامەگەری ئەوەندە کاریگەری هەیە کەوا عەقڵەکان کۆنتڕۆڵ ئەکا و هەروەها هەڵ ئەستێ بەداڕشتنی یعنی ئەو پەیامانە لە ژێر تایتڵی جیاواز. یەکێک لەوانە بێلایەنیە، یەکێک لەوانە فرەیی و ئازادی ڕۆژنامەگەریە، بەڵام دەرەنجام کارەکەی ئەو بۆ کۆنتڕۆڵکردن و ئاراستەکردنی جەماوەرە. هەڵبەتە چاواشەکردن لە چەند بڵێن ئامانجی چەند بڵێن ئامانجێکی هەیە. یەکێک لەوانە نەرێنی بوونە واتە دروستکردنی تاکی نەرێنی، تاکێک کە بە هەمیشە بە نەگەتیڤ بیرەکاتەوە، هەمیشە ناتوانێت بە ئیجابی بیر بکاتەوە. ئەم نەرێنی بوونە لە تاکەوە ئەگوازرێتەوە بۆ کۆمەڵ و کاتێک ئەبێت بە
نەرێنیبوونی کۆمەڵگەیی ئەو کاتە کۆنتڕۆڵکردنی عەقڵەکان ئاسانتر ئەبێ. واتە ئەگەر ئێمە بڵێین سیاسەتی قەتیع بەکاربێنین، ئەوە خەڵکەکان بیر ناکەنەوە، بیری خۆیان لەدەست ئەدەن، هەمیشە دوای هەر شتێک ئەکەون کە ئامرازەکانی ڕاگەیاندن ئاراستیانەکە. لەلایەکی دیکە و ئامانجێکی دیکەی چاواشەکردنی میدیایی بریتیە لە ئاراستەکردنی کللتور، واتە ئاراستەکردنی گەل بەرەو کللتورێک. ئێمە نمونەمان زۆرە لەو بارانەدا. ئەگەر ئێمە تەمەشای عێراقی ڕژێمی بەعەز بکەین، ئەبینین چۆن هەوڵی ئەدا هەموو کللتورەکان بەرەو کللتوری عەرەبی ئاراستە بکە و یەک کللتور هەبێ و عێراقێکی فرە فرە ئاین و فرە کللتوری ئەکرد بە یەک عێراق، ئەویش لەژێر چەتری یەک دروشم کە ئەیوت ئومە عەرەبیە واحدە. لە کاتێکدا ئێمە زانین عێراق تەنها ئومەیەکی عەرەبیتیانە بەڵکو گەل و نەتەوەی جیاوازی تێدایە. لەلایەکی دیکەوە چاواشەکردنی میدیایی هەوڵەدا بۆ گۆڕینی ڕۆشنبیری، هەروەکو چۆن هەوڵەدا ئاراستەکردنی کللتوری بکە، بە هەمان شێوە هەوڵەدا ڕۆشنبیریەکی سەپا و بسەپێنێ بەسەر هەموو بڵێن وڵاتەکە یاخود کەسەکاندا. جگە لە ئەمە ئەم دیاردەی چاواشەکاریە هەوڵەدا بۆ چەسپاندنی بەها خوازراوەکان. طبعا میدیا بەگشتی ئەگەر میدیای سەرمایەداری تەمەشا بکەین بە دەستگا میدیایەکانەوە و هەروەها بە دەسەڵاتدارانیشەوە هیچ کات دژی کۆمپانیا زەبەلاحەکان ناوەستن، یاخود پەیامێک بڵاو ناکەنەوە دژی کۆمپانیاکان، بۆیە هەوڵ ئەدەن هەر برەو بە بەرژەوەندیەکانی خۆیان بدەن. لەلایەکی دیکەوە دیاردەی چاواشەکردن پاساو ئەهێنێتەوە بۆ ئەو بارودۆخەی کە هەیە. بە هەمیشە پێت ئەڵێ ئەو بارودۆخەی ئێستا هەیە لەمە باشترمان نییە، ئێمە باشترینین. بۆیە بەم شێوازە بڵێن چاواشەکردنی میدیایی لە ڕێگەی میدیاکانەوە، خاصەتەن میدیای سوڵتەوی، میدیای دەسەڵاتداری کە کۆنتڕۆڵی میدیا ئەکا و هەبوونی میدیایەکی مەرکەزیە کاری خۆی بەم شێوەیە ئەکا بۆ ئەوەی ڕوبەڕووی بۆ نمونە پرسێکی نەتەوەیی وەکو پرسی گەلی کورد ببێتەوە. طبعا چەند مەرجێکمان هەیە بۆ ئەوەی چاواشەکردنی میدیایی ڕووبدا، هەبوونی زیاتر لە یعنی دەستگایەکی ڕاگەاندنە کە هەمان پەیام بڵاو ئەکاتەوە، واتە کۆنتڕۆڵکردنی میدیا لە ڕێگەی مەرکەزی بوونی ڕاگەاندنەوە. قەینا کە ئێمە چەندین دەستگامان هەیە، کۆمەڵێک دەستگامان هەیە، بەڵام سیاسەتی دەستگاکە هەمان سیاسەتە و لە هەمان کاتدا پێویستمان بە جەماوەرێک هەیە بۆ ئەوەی ئەو جەماوەرە ئامادە بێ پەیامی چاواشەکارانەی چاواشەکار وەربگرێت. طبعا ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک گۆڕاوەوە کە یەکێکیان لەوانە بریتیە لە دووبارە بوونەوە دووبارەکردنەوە و هەروەها هاوشێوەیی پەیامەکان، واتە پەیامەکان متەجانسن بە شێوەیەک تۆ بڕۆیتە هەر لایەک، بڕۆیتە هەر شوێنێک هەمان پەیام ئەبیسی، پەیامەکان تەجانسی پێوە دیارە و هەروەها گشتگیرە، واتە لە هەموو ئامرازەکاندا هەمان پەیام بەرچاو دەکەوێت. طبعا کاریگەری ئەم چاواشەکردنە چییە بەسەر گوتاری بەسەر پرسی نەتەوایەتیەوە؟ هەمیشە گوتاری چاواشەکاری هەوڵەدا برە و برات بە دووبەرەکی و گومان، واتە دووبەرەکی و گومان لای تاکەکان دروستەکە. نمونەی خۆشمان بێنینەوە ئێمەی گەلی کورد چۆن بەهۆی کاریگەری میدیاکانەوە بە دەستی دەرەکیەوە چۆن هەمیشە لە پەرتەوازایی و دووبەرەکی و کێشەداین. لەلایەکی دیکەوە ئەم چاواشەکردنە کار ئەکا بۆ دروستکردنی گوتاری ڕق و کینە لە ناو بڵێن نەتەوەدا بە شێوەیەک بێکڕێزی نایهێڵێتەوە و هەروەها دیسانەوە ئەکا کە تاک دیسانەوە تاکێکی سلبی بێ، متمانای بە هیچ نەمێنێ، متمانای بە دەستگاکان نەمێنێ. وێڕای ئەمە کار دەکا بۆ پەرازخستن و بڵێن پەرازخستنی ناسنامە یاخود شوناسی گەلی کورد و هەروەها شێواندنی سنبولە مێژوویەکانمان.
جگەلە ئەوەی یاری ئەکا بە سۆز و ئینتیمای جەماوەر. طبعاً لە کاتی جەنگیشدا چاواشەکردن ڕۆڵی کارا و کاریگەری هەیە. ئەگەر ئێوە ئاگادار بین یاخود تێبینیمان کردوێ کاتی شەڕی داعش بە زۆر بەڕوونی ئەم دیاردەی چاواشەکردنە بوونی هەبوو هەوڵی ئەدا کۆمەڵگەی کوردی بەرەو ئاقارێکی خراپ ببا و هەروەها هورەی پێبەر بدا لە کاتی جەنگا. جگە لە ئەمە لە کاتی هەڵبژاردنەکانە ئێمە کاتێک کە ئەچینە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە ئەگەر چی سەرکەوتنیش بەدەسەێنین، بەڵام دیسانەوە میدیاکان نایەن ڕووماڵی تەواوی ئەو پرسە بکەن یاخود هەڵەسن ڕووماڵێک ئەکەن کە دیسانەوە پشەوی ئەنەنەوە و مافی خۆیان مافی خۆتت نادەنێ وەکو براوەیەکی تەنانەت هەڵبژاردنەکانیش. جگە لە ئەمە چاواشەکردن بە درێژایی مێژوو کاری کردووە بۆ ئەوەی بۆ شێواندنی داوا ڕەواکانی کورد. ئەگەر ئێمە نمونەیەک بینینەوە لە کاتی ڕەفراندۆمدا لە جیاتیەوەی بێمە بڵێن ئازادی خواز یاخود پێمان بڵێن داوای مافی چارەی خۆیان قۆنووسینەکەن بەێمانە و جوداخواز بەمەش گۆبنێکیان نایەوە لە هەموو دنیا کە هەموو دنیایان کردە دژی ئەو پرۆسەیە کە خودی گەلی کورد چەندین ساڵە خەونی پێوە ئەبینێ ئەوە بوو کۆمەڵێک بڵێن سزا سەپا بەسەر ئێمەی کووردا کە ئەوەشی هەمان بویستیان لێمانی بسەنەوە. جگە لە ئەوە ئەم دیاردەی چاواشەکردنە کار ئەکا بۆ کارەکاتە سەرنەوەی داهاتوو بە شێوەیەک کە مێژووی خۆی نازانێ، ڕاستیەکانی خۆی نازانێ، بۆیە ئەمە کاریگەری نەگەتیفی ئەبێ لەسەری و هەروەها هەڵ ئەستێ بخوێندنەوەی پەیامێک کە ئەسڵەن پەیامی کوردانەی خۆی نییە. هەڵبەتە بەڕێزان ئەمەوێ ئەو نمونەیە تەطبیق بکەم لەسەر بڵێن خودی خۆمان وەکو نەتەوەی کورد ئێمە چۆن چاواشەکردنی میدیایی کاری کردوتە سەرمان بە درێژایی مێژوو. طبعاً چاواشەکردن مێژوویەکی دووری هەیە، ئەگەر چی وەکو دیاردەواتە بوونی هەبووە بە واتە لە پێش ڕاگەاندنیشەوە چاواشەکردن بوونی هەیە. چۆن چاواشەکردنی گوتەییمان هەیە، واتە گوتەکان چاواشەکەین. ئەگەر ئێمە بگەڕێنەوە باس لە ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەین، کاتێک کەسێک دێ بە تۆ ئەڵێ فەوەیلٌ للموصەلین، پێت ناڵێ الذین عن صلاتهم ساهون، لەو کاتەیە بە تۆ ئەڵێ وەیلٌ للموصەلین، کەواتەوا لە تۆ کاڵە تۆ نوێژ مەکە، وەیل بۆ تۆ. بەڵام دێ چی ئەکا لە ڕێگەی کەتکردنەوە دێ نیوەی ڕستەکەت بۆ کەت ئەکا کە کەتی ئەکا واتای وشەکە ئەگۆڕێ. گۆڕینی چەمکەکان ئێمە لە کاتی خۆیان لە کاتی 88 ئەوانە جاش هەبوو کە ئەنفال کرا و جینۆساید کرا. میدیای عێراقی دێ بە جاش ئەڵێ چی؟ ئەڵێ ئەفواج دیفاعی الوەطەنی، وەکو باسی کرد. پێشمەرگە هەیە، بە پێشمەرگە ئەڵێ چی؟ ئەڵێ مخەرب. ئەم وێنە هەزریەی لە لای هەموو گەلانی عێراق چەسپاند کە نەتەوەیەک هەیە. ئەم نەتەوەیە لە هەوڵی تێکداندایە، لە هەوڵی نانەوەی پشێویە، هەڕەشەیە لەسەر عێراق. بۆیە میشە ئەو غەرزە معریفەیەی کە کردێتی تۆ بڕۆ هەر وڵاتێک، تەنانەت ئەمە لەسەر ئەعلامی هەرێمی و ڕەنگە دەرەکیش جیهانیش ڕەنگی دابێتەوە، بڕۆ هەر وڵاتێک لە ناو تەکسیەک بە ئوردونیەک دێ مەدحی سەدامت بۆکە، مەسرێک دێ مەدحی سەدامت بۆکە. ئەو وێنە هزریە چۆن چەسپاندیکەوە قەضیەکەی ئێمە، دۆزەکەی ئێمە بەلاڕێدا ببا لە هەمان کاتدا وێنەیەکی هزری جوان بۆ خۆی دروست بکە لە ڕێگەی میدیاوە. ئەمە هەر هەمووی لە ڕێگەی دیاردەی چاواشەکردنی میدیاییەوە بڵێن ئەو وێنەی چەسپاندووە. جگە لە ئەمە چاواشەکردن هەڵ ئەستێ بە وێناکردنی کەمینەیەک بە ڕای گشتی. بۆ نمونە ئەگەرچی جاشەکان و مستەشارەکان لایەندا بوو لە
ڕێڕەوی کوردایەتی و لە ئەرکی نەتەوەیی ئەوان هاتن بەچی ئان شوباند بە مافی یعنی بەڕای گشتی نەتەوەی کورد ئەیان شوباند. من هەندێ نمونەی ڕۆژنامەی هاوکاریم لا بۆ حەزم کرد بۆتان عەرزکەم جوانتر دیارە بوو مەبەستەکە لە بابەتەکە، بەڵام بەداخەوە نەمانتوانی ڕەبتەکەین کۆمپیوتەرەکە. دانەپاڵی تاوانەکان بەسەر ئەوانی تر ئەمەش دیسانەوە شێوازێکە ئینکارکردن یاخود دانەپاڵی تاوانەکان بەسەر ئەوانی تر ئێمە بینیمان لە کیمیا بارانکردنی هەڵەبجە دیسانەوە ڕژەمی بەعەس چۆن ئەو تاوانانەی دایە پاڵ ئێران خۆ بە پاڵەوانکردن و ناوزەدکردنی ئەنفال و جینۆسایدی کورد بەداستان. ئەگەر ڤیدیۆیەک هەیە گوێی لێ بگرن ئەڵێ وهكذا كانت ملحمة الأنفال يعني تو وات لي أكا أجر خود كورد نبي تو خود تيش لنا وضعك نبي بلا أو ملحمة أو واي بويا تشوا شكرنا رولي كاريجر أبينيا بويا جرنجا ما بتوانين برنجاري ببينا وجيجلا أو برد بوش كردن واتا تعتيمي جري مكان أو شاردنەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ئەمە دیسانە بۆ خۆی گاڵتەجاڕی و تۆقاندن و نوکتە لە ڕۆژنامەیەکی خوێنیتەوە ئەڵێت تەواطە البەرزانیین فەئەرسەلناهم إلى الجەحیم. لێرە چۆن ترس و تۆقاندن تێکەڵ بە گاڵتەجاری ئەکا بۆ ئەوەی نەتەوەیەک بڕوخێنێ هێزی لێ ببڕێ و تەسلیم ببێ. بەکەم زانینی بەرامبەر دیسانەوە ئەمەش وای لێ ئەکا کە بڕوا بە پەیامە چاوە شەکارەکان بکە. ئاراستەکردن من لەو فترەی ئەخیر ئەوەی کەم خوێندەوە لە ڕاپرسێک لە ڕۆژنامەی ئەسەباح چۆن باس لە هەڵوەشاندنەوەی قەوارەی هەرێمەکە. جگە لە ئەوە نوقمکردنی بڵێن جەماوەر بە لێشاوی هەواڵ و بابەت. کاتێکدا جەماوەرەکە ناتوانێت ئەو هەموو بابەتانە وەربگرێ، ناتوانێت ئەو هەموو بابەتانە بخوێنێتەوە، لێرەدا نقمی لێشاوی زانیاری ئەکا لێرەشدا بۆیە چاواشەکردن دروستە بێ. من ئەمە باس لەوە بکەم چۆن ئێمە بتوانین بەرنگاری چاواشەکردن ببینەوە ئەگەر کاتم هەبێت. کاک حاجی کاتم نەماوە دەی لە مەودای پرسیارەکاندا هەوڵەدەین وەڵام بدەینەوە. دەستی ئەوەش خۆش زۆر سپاس. نوکە و گەل سەیدا فەرێدون سامان و بابەتێوی زۆری گرنگ بۆچی بێژم زۆری گرنگ ڕاستی بابەتێکش بابەتێکی گرنگترە بەس ئەس بێت بینم گرنگتر بۆچی چونکە شلای زمانی بە ئەمە گەلک کێشەیت هەی بەری نوکە برادەرێکی مامۆستایەکی بەڕێز ئاماژە هەندێدا و ئەس بێژم مامۆستا هاوکار بوو گوتی پەی بێت عەرەبی ئەم کارتینە شینە و پەی بێت کوردی جاڤە ئێکیشوان کێشت هەنێنە کۆ ئەڤروکە سەیدای بەڕێز فەرێدون سامان دیما پێشکەش کردن و دیدارە خۆ یانجی بابەتی خۆ پرسە زمان لە ڕۆژنامەگەریە کوردیدا کەرەم کرد سەیدا. ڕۆژتان باش زۆر بەگرنگی بە خێراتی ئامادەبوان دەکەم بە تایبەتی چەند بەڕێزێک کاخانی ئاوڕەحمانی شەرەفکەندی و دکتۆر ئیبراهیم حاجۆ کاخانی شەیدا لە دەرەوەی کوردستان دێرن جێی شارازی و خۆشحاڵی منە ڕاستەکەی دانیشتنی بابەتەکەی من پرسی زمان لە ڕۆژنامەگەری کوردیدا ئەگەر بەوردی لەو تایتە ببینەوە زمان و ڕۆژنامەگەری واتە ڕۆڵی ڕۆژنامەگەری کوردی لە پێشەچوونی زمانی کوردیدا. ئێمە بەر لەوەی باسی ئەو ڕۆڵەکارەیە بکەین دەبێت باسی پرسگاکانی زمانی کوردی بکەین. ئەمڕۆکە هەمومان دەزانین پرسی زمان پرسێکی سیاسی نەتەوەییە، پرسێکە پرسی خێڵێک و بنەماڵەیەک و ناوچەیەک و زارێک و بنزارێک و حەزبێک و ئایدۆلۆژیایەک نییە. پرسی هەموو تاکێکی کوردە لە کوردستانی گەورەدا تەنانەت لەو ناوچە کوردنشینانەی کە لە دەرەوەی جوگرافیای سروشتی خاچ کوردستان وەک ماڵێن کوردانی مازەندەران، کوردانی خۆرەسان، کوردانی ئەرمەنستان و کوردستان تا دەگاتە کوردانی ئاسیای ناوین کە ژمارەی زۆر لە ڕەهەندی کوردی لەوێ دەژین. ڕاستیەکەی زۆر جار باس لەوە دەکرێت کە دەڵێن زمان کۆڕەکەی نەتەوەیە، زمان ناسنامەی نەتەوەیە، بەڵام بەڕای من زمان بوونی یعنی تۆ ئەگەر زمانت نەبوو بوونت نییە. بەڵگەی مێژوویەکان باس لەوە دەکەن ئەوە ئێمە کە تەماشای کتێبەکەی شەرەفخانی بردیسی بکەین شەرەفنامە باسی جوگرافیای سروشتی کوردستان دەکا لە ڕووی دموگرافیەوە لە تەنگەی هورموزەوە دەست پێ دەکا. باشە
بەڵام ئێستا ئەگەر تەماشای نەخشەی جوگرافی باشووری کوردستان بکەین زۆر زۆر تەنگ بۆتەوە بچوو بۆتەوە بۆتە هەرێمی کوردستان تەنانەت بەشێک لە ناوچە کوردستانی چێشە دەستەکان کە کەرکووکە خانەقی و دەشتێنەوەیە تا دەگاتە ناوەڕاست و باشووری عێراق کە ناوچەی کوردنشینی فەیلەکان و بە درێژایی مێژوو چووکە خۆتان دەزانن بەر لە هاتنی لەشکری ئیسلام بەوە ناوچەیە ئەو ناوچەیەشی کوردنشین بووە یعنی مێژوو دەی سەڵمێنی تا ساڵی 56 شارستانێک یا قەزایش و کوفا وستانەوەتی کوردەلوڕەکان بوو ئەو کوردەلوڕانی کە مێژونووسانی فارس کوردناسا ئەوروپیەکان باز دەکەن ڕۆژگارێکدا سەرزەمینی ئێران هەموو کوردەلوڕەکان بەڕێوەن زمانی هاوبەشی هەموو ئیتریەکانی ئێران بووە ئەو مەحەزەرە من لە ڕۆژی زمانی دایک لە تاران پێشەشم کرد ڤیدیۆیەکەش دەتوانێتەوە هەڵبەت ئەو قسانیەکەم هەمووی دوکومنت و پەڕکرد یعنی ئەوە نی قسەیەک لە ژیفانی خۆمان دەبینین زمانی کوردی بە درێژایی مێژوو لەوەتی کورد دەسەڵاتی نەتەوەیی ئەگەر بڵێن میدیەکان باوکاری ئێمن باوەکرانی ئێمن ئەو زمان ڕوبڕووی جینۆسایدی کەلتوری هاتووەتەوە ڕوبڕووی باکتاوی نژادی بووتەوە یعنی ئەوەی هاتووە هەوڵی داوە ئەو زمانە لە توپەتکە بۆ نمونە نەتەوەی ناسیۆنالیستی نەتەوەی سەردەست چه فارسەکان چه عەرەب چه تورک بەداخەوە لە ژێر کاریگەری و باندوەری ئەو دیسکۆرسە ئەو وتارە فاشیستە بەشێک لە ڕووناکبیرانی کورد بەشێک لە ئەکادیمیانی کورد پێویست ناکە ناوبێنم ئەوانش هەمان وتار بەڕووی ئێمە دادن دەڵێن زمانی کوردیەکە لە کاتێکدا هەمومان دەزانین زمانی کوردی یەک زمانە زارا ئەلینۆڤا کە کەسێکی ناسراوی کوردی ئەرمەنستان بوو ئەندامی ئەکادیمیای عولومی سۆڤێتی بوو لە وەڵامی کتێبەکەی میلۆڤسکی کە باز لەوە دەکات کە هەورامیەکان لە باکووری دەریای خەزەرەوە بەرەو ناوچەی هاورەمان هاتوون ئەوان وەک ئیتنیک وەک نەتەوە وەک زمان جیاواز نەکورد بەڵام زارا ئەلینۆڤا پرۆدکتۆراکەی لەسەوەیە کە کورد دەستە بنەمای ئیتنیک ئەتنیەکدا بەش دەکات دەکاتە کرمانج و گۆران هەموو ئەو کوردانی لە باکووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان کوردەکانی ئەرمەنستان و کوردستان تا دەگاتە کوردستان و ورمێ بە کوردی ئەوانە کرمانجی باکوور بە ئێمەشەوە کە سۆرانی و گەرمیانی و سلێمانی و بابان و مکریان و ئەردەڵان ئێمە کرمانج ژێرین چونکە لە ڕووی گراماتیکەوە یەک ستەمی زمانمان هەیە ئەوی تریان کە گروپی گۆرانەکە زازاچیە کرمانج تا دەگاتە کە پێی دەوتێ کوردی خواردنیش ئەویش هەستە بە گروپی گۆران ئەوە وەک پێکاتی نەتەوەی کورد بەڵام ڕەنگە لە ڕووی با بڵێن ستەمی زمانی کەمێک جیاوازی هەیە جیاوازیەکانیش شوێن تا شوێن هەندێک شوێن تۆغ دەبێت و هەندێک شوێن کاڵ دەبێت بۆ نمونە کاکەیەکانی ناوچەی گەرمیان کەرکووک بە حکومی تێکەڵبوونیان لەگەڵ خەڵکی گەرمیان زارەکەیان زۆر پڕ لە وشە و زاراوەی جافی یا ئەوەی تر هەورامیەکانی ناوچەی با بڵێن پاڵنگان و کارنامەی هەورامی خۆی لەوەیە ناوچەی پاڵنگان و بەربەر چونکە ناوچەیش داخراوە ناوچیایە کەمتر تێکەڵن بە زارەکان تێ بەڵام هەورامیەکانی ناو سنە کە بازار سنە هەمووی کاتوکە بەدەست هەورامیەکان بووە زارەکان زۆر یەکتر تێکەڵە تەنانەت خەڵک سنە ئەو زارە دەزانێت زۆریان بەڵام ئێستا ئەوەی دەمەوێت باس لەوە بکەم کە هەبوونی ڕۆژنامەی کوردی لە ساڵی 1998 ڕۆلی لە پێشوەچوونی زمانی کوردی چی بووە یعنی خۆی لە خۆیدا تەنها ئەو ڕۆژنامەیە کە بە زمانی کوردی دەچوو بە دنیای سەڵمان کە نەتەوەیەکی جیاوازە لە تورک نەتەوەیەکی جیاوازە لە عەرەب نەتەوەیەک جیاوازە لە فارس نەتەوەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زمانی چوارەمینە چونکە ناسیۆنالیستی نەتەوەی سەردەست هەمیشە بە درێژایی مێژوو دەڵێ کتێبە پڕ چاوەشەکاریەکانیان کە خاتوو دکتۆر سەر باسی چاوەشەکاری کرد تازە نییە کۆنە هەوڵیان داوە لە ڕێی بە پیرۆزکردنی زمانی قورئان کە زمانی بەهەشت و زمانێکی پیرۆزە بەڵام زمانی کوردی زمانی دێو و درنج و بەجندە و زمانی کوفرە ئەوە گە لەسەر ئاستی گوتاری سیاسی دەسەڵاتدا نەبێت بەڵام لەسەر ئاستی کۆمەڵگا ئەو گوتارە زۆر دەبیستینەوە من مانجی ڕابردوو لە تاران بووم لەگەڵ چەند دۆستێکە لەنێتەوە جیاوازەکانی باڵێ فارس قسەمان دەکرد ڕەخنەمان لە دەسەڵات هەبوو کە دەڵێ کورد و کرمانج و لە کورد و هەورامی بەڵام خۆشیان لە کاتی پێشکردنی وتارەکانیان هەمان دەستەواشیان بەکاردێنا کورد و کرمانج و لە قوڵوڕیان یەکجارێک
ئەوەیان بەڕاستی تێکەڵ بە کۆنەستی تاچی فارسێک تورکێک عەرەبێک بووە. ئێمە لە عێراقی فیدرالیدا دوای ڕۆخانی ڕژێمی فاشیزمی بەعس تەماشا دەکەن ڕۆژی زمانی کوردی لە ناوچە چێشە لەسەر کوردستانیەکانی وە کەرکووک و خانەکەین تا دەگاتە بەغدا. بەغدا لە ساڵی نەڕۆ شەستەکان بەڵام لە حەفتا بۆ هەتا 91 ڕۆژنامەی هاوکاری دەبوو، بەیان دەبوو، ڕۆژنامەی دەبوو، بەشی کوردی دەبوو، بەشی زمان و ئەدەبیاتی کوردی لە کۆلیژی پەروەردە و ئادابە بوو، زۆر چالە. بەڵام ئێستا لە سایەی باڵێن حکومەتی عێراق فیدرالی زمانی کوردی نەگەل لە پاشەکشەدا بەڕاستی کارەسات یعنی ڕوبەڕووی جینۆسایدی ئەوەیە کە پێدەوێت جینۆسایدی کەلتوری. لەبەرەوەی کاتەکان کەمە تەورێک لە تەوەران بەڕاستی پێویست بۆن حازرەیەکدا، بەڵام دێمە سەر هەڵبەت من دەمەوێت لە پەراوێزی باسەکانیشم ناڕاستەخۆ وەڵامی کاگا دکتۆر کامەران بدەمەوە. دکتۆر کامەران قسەیەکی کرد ئەگەر هەڵە نەبنوتی میرزا غوڵام حوسێنی شیراسی کە مێژۆرسۆم بووە، ئەو زمانی بناغی زمانی کوردی لەوەندووکەوە لە سۆرەیندانا من بەڕای من ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە، چونکە هەبوونی زمانی کوردی ناوەن کە هەڵە پێی دێڵێ سۆرانی بەڕاستی لەسەر دەستی قوتابخانەی بابان دروست بوو، نالی و سالم کوردی دروستیان کرد. ئەو کاتێکە ئەو قوتابخانە ئەدەبیە لە ڕێی زمانی شێعرەوە زۆر کاریگەری بەسەر هەموو زارە کوردیەکان وەک چۆن لە خۆناغی بەرلەوە زاری گۆران ینی زۆر لە شاعرانی کورد وەکو مەولەوی و بێسارانی کە هەورامیش نەبوون بەڵام یا خالێ خوبادی بەڵام بە زاری گۆران شعریان نووسیوە، داستانی شعریان نووسیوە. یعنی زمانە باوەکە لەو قۆناغ ئاوا بووە. وە لە ڕۆژگاردا مەسەلەن زمانی کرمانجی زمانی باو زمانی دەسەڵاتی منیشینەکان بوو، بەڵام کاتێک کە دوا منیشینی دەسەڵاتی کوردی کۆتایی پێدێت دەسەڵاتی شێخ محەموود دروست دەبێت، خودی هەر ئەو مێژەرسۆنە لە ڕۆژنامەی ژیان بانگەوازێک بڵاو دەکاتەوە ئەوانەی هەر کەسێک هەر نووسەرێک کە بە کوردی پەتی بنووسێ خەڵات بکرێت. لێرەدا دەبین خەباتی کوردی پەتی نووسین لەسەر دەستی کۆمەڵێک شاعرانی وەکو پیرەمێردی شاعر و شێخ نووری و هۆران ئەوانە دەست پێ دەکات. هەڵبەت من زۆر لەگەڵ بە دەمارگشتی و باسی کوردی پەتی ناکەم، چونکە ڕەنگە ڕاستە لە ڕۆژگاردا زۆر خزمەتی بە پاکردنەوەی زمانی کوردی کرد، بەڵام ئەوە مانای ئەوەش نییە ئێمە هەرچی وشەی باڵێن عەرەبی هەیە، وشەی باڵێن فارسی هاتووتە ناو زمان بە حکمی ئێمە سەدان ساڵ لەگەڵ نەتەوان دەژین، وەک چۆن زمانی کوردی کاریگەری بەسەر زمانی فارسی و زمانی تورکی و زمانی عەرەبی هەبووە. بەڵام کێشەیەک لەوەدایە کە ئەوەی کاگاوکارە باسی لەوە کرد ئێستاکە لە کەناڵە میدیایەکان لە ڕۆی سێنتاکسەوە قسەسازیەوە زمانەکەی وێرانە. بەڕاستی زمانەکەی وێران ئەو کوردی پەتێنیە کە لە کتێب لە میتۆدی خوێندن هەیە. بۆ نمونە لە کەناڵە میدیایەکان ئەوانی سلێمانی هەستەکەی بنزاری سلێمانی ساڵە لە کەناڵەکانی خۆمان بۆ نمونە کابرا خەڵکی ئەفرینە یا خەڵکی هەستەکەیە بنزاری کرمانچی زیرە ساڵە هەروە بەرزل ئەوای تریش. یعنی لەو کەناڵان فلتەرێکی زمانەوانی نییە، یعنی کەسێک نییە وەکو فلتەری زمانەوانی دانیشێکیش لەسەرەوە کە تۆ بە کوردیشی پەتی ستاندار هەوڵ بدەیت، چونکە ئێمە ئەوە شما لێبی نەچێ ڕاستیەکەی لە غیابی نەبوونی دەوڵەتی نەتەوەییدا کە بەداخەوە زۆر بەداخەوە زمانی ستانداردمان نییە، دەبینین زار لەهجە دیالێک ڕۆڵی زمانی ستاندار دەبینێ. یعنی بمانەوانێ واقعەکە ئێستا لە ڕۆژاوای کوردستان زاری کرمانجی بۆتە زمانی ستانداردی پەروەردە و میدیای ئەو بەشەی کوردستان، ڕەنگە لە باکووری ژاوێ لە باشووری کوردستانی ژا لە هەرێم زمانی فەرمی ئەو زمانەیە کە پێی دەوترێت کوردی ناوەند یا بەڵێ پێی دەوترێت سۆرانی کە بەڕای من کرمانجی ژێرکات. ئەو چێشانی کە ئەمەش بۆ چێشانە بم کە لە ڕۆژنامەگەریدا ڕوبەڕووی زمانی کوردی بۆتەوە بەڕاستیەکەی یەک چێشانە ئەوەیە فرستاد بۆ نمونە لە هەولێر و سلێمانی بەو سارە یا کوردی ناوەند ڕۆژنامە گۆبار دەرەچێت دەخوێنێ لە بادینیان بەزاری بادینی بنزاری کە دەکاتە بنزارێکی کرمانجی لە ڕۆژاوای کوردستان. ئەوانە هەموویان چێشەن لە بەردەم زمانی ستانداردی کوردی. هەروە هەبوونی ئەلفابێتای جیاواز لێرە بە تیپی عەرەبیە ئەعلامیە لەولای بە تیپی لاتینیە تەنانەت ئێستاکە ئەلفابێتایە گەیە نە لاتینیە و نە ئەرای بەڵکو ئەلفابێتایە کە ڕێنووسەکەی ئینگلیزیە بەڵام مەگەر کوردی بەس نووسەرەکەی چەند کەسێک تێبگاتن. لە ڕۆژگارێکدا لە سەردەمی دەسەڵاتی سۆڤێتی کوردەکانی ئەرمەنستان یا کوردستان بە ئەلفابێتای سیریلیکی دایان خوێن دایان نووسی. ئەوەشان دیسان یەک چێشانە بوو کە
ڕوبەڕووی زمانی کوردی و لەبواری ئەلفابێتە و زمانستان. لە ئاوەژە بە خەڵەشە بکەین ڕۆژی زمانی کوردی لە دیاسپۆرا مەبەستمان دیاسپۆرا دەرەوەی کوردستانە نەک بەشەکانی کوردستان. دیاسپۆرا بۆ نمونە ئەگەر تەماشاکەین لە وڵاتانی ئەوروپا ناوەک سەدێک بەڵام ڕەنگە لە پەنجاکانەوە هەبوونی چەند بزارێک لە دەربەرێکی سیاسی یا ڕۆژەمیری کوردی لە ئەوروپا کە چەند بەڵاوۆک و ڕۆژنامە گۆباری دەکرد ئەوانە تاڕادێک چ بە زمانی کوردی چ بە زمانی بیانیەکان وەکو ئەڵێن زمانی ڕووسی یا زمانی ئەڵمانی یا زمانی ئینگلیزی تاڕادێک زۆر خزمەتیان بە ڕۆژنامەگەری کرد. بەڵام ئەوانەی کە بە زمانی بیانیەکان بوو بەڕای من بۆ خۆم پێم وایە هەتا ئەو ڕۆژنامە گۆبارەی کە لە عێراقدا کە بە زمانی عەرەبی دەچوون ڕاستە ئۆرگانی حەزبە کوردەکان بوون بەڵام ناچێتە خەڵکی خزمەتی بە زمانی کوردی کە ڕاستە خزمەتی بە سیاسەتی کوردی کردووە بەڵام تۆ کە باسی زمان دەکەین ئەوەیە کە تۆ بە زمانی کوردی ڕۆژنامەیان گۆبارەکە دەکردی. لە بەشەکانی کوردستان بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە ئێران خۆتان زانن ڕۆژی زمانی کوردی ڕاستە وەکو تووشیای سەرەی ئەتاتورک بە دەستوور زمانی کوردی قەدەغ نەبووە. لە تووشیای سەرەی ئەتاتورک تا دەگەر ئێستا کە بەسەدان بە هەزار ڕۆژنامەنووس و نووسەر تەنها لە سەردەقێکی شیعری بە زمانی کوردی 20 ساڵ و 30 ساڵ زیندابووە. ڕەنگە ئێمە زۆر جار لە کەناڵەکان نووسی ڕۆژنامە بیستن کە شیعرێک نوێستە من 17 ساڵان بووە لە سەردەمێکی شیعری بە زمانی کوردی 30 ساڵ زیندان بووە. تا ئێستا کە ئەو بڵاوکراوە و ڕۆژنامە و گۆبار و کەناڵە تەلەڤیزیۆنی لۆکاڵەکانیشن هەتا ئەوەی کە تەرەتە کوردی هەیە بەڕسمی مۆڵەتیانی ئیجازەیان نییە هەتا بیانوێت ڕای دەکەن و هەر کاتی بیانوێت ئەو ڕۆژنامە نووس میدیاکارانە ڕوبەڕووی داگای دەکەنەوە و سزای زیندان دەکەن. دکتۆر کامەران عەرەبی باسی کرد وتی تۆفیق وەبی نازم سەر باوەڕی بەڕێوەبیەکان بۆ شەشوات باس کرد. تۆفیق وەبی شکۆی نەتەوەی زمانی کوردی بووە. ئەو کەسایەتیە لە ڕۆژگارێکدا کە ڕوبەڕووی سیاسەتی فاشیزمی ناشنالیستی عەرەبە بە تایبەتی ساڵ و حوسەڕی کە دەیوت زمانی کوردی ئەو پیتانەکە و داینەبوو بە حرفانە دەیوت زمانی کوفر و سەندەقەیە. ئەو کابرا خەباتێکی بەڕاستی زۆر بێپەیانی کرد لە خزمەت بە زمانی کوردیدا. ئێمە ڕوو شانەزێک کردومانە بە سەر نووسەری شکۆی گۆبارەکەمان دکتۆر تۆفیق وەبی کاتی خۆی ڕێزمانی زمانی کوردیدانا بەڵام دیاربوو لە وەزارەتی مەعارفی عێراقی ڕەفس کرایەوە ئەوان پەنایان بردە بەر مەلایەکی کورد مەلا ڕەشید کابان پێم وایە ئەو ناوە بووە قەواعیدش دانا لەسەر بنەما قەواعیدی عەرەبی ئەو بۆیە ڕۆژی قەواعیدی کوردی زمانی کوردی ئێستا ئاوایە. بەداخەوە ئێمە دەبێ ئەوەش دەبێت نەبێت کاتێک کە باسی زمان و ڕێزمانی کوردی دەکەین با بەهەڵە تێنەگەین ناحەقی بەرامبەر بە کورمانجی ئاخێوەران هەورامی ئاخێوەران لەکەکان نوڕەکان نەکەین. باوەتێنە زمانی تەنها ئەو کوردیەکە لە هەولێر و سلێمانی کەرکووکیە ئەو خاڵەگریە تا ئێستا ڕۆژەمیری کورد تەنها ئەکادیمیەکانی کوردەوانی کە پسوورەی لە زمانی کوردی هەیە زۆر جار ڕوبەڕووی ئەو ڕەخنەیە دێنەوە کە بەڕاستی کە زاری سەرەکی کوردی چۆک زۆرینە چۆک ینی زارێکە ڕەگۆژێکی مێژنەیە لە ئەدەبیاتی کلاسیک لە جزیرەوە دەستپێرەکە تا لێراتە ئێستاکە کە شاکاری مەزنیخانی بەڵام بەداخەوە ئەو زارە کوردی ناسەن. ئەو یەک لە نەنجی هەرە گەورەکانی زمانناس و ئەکادیمیان و ڕۆژنامەیەکانی کوردی ئێمە حەقوە ئەوانیش کەمانجی ژێریە زاری کوردی کە باڕەکەی و تێسوەرەی خوای فێرکان بۆی بتوانێمە لە داهاتوو چۆک زمانی چاوبەش چۆک زمانی ستاندەر کاری بەسەری کەمێک ئاور لە ڕۆژی زمانی کوردی بکەین بدەینەوە لە سۆشیال میدیا. بەڕاستی ڕاستە لە دوای ڕاپەڕین شۆڕشێکی تەکنۆلۆژی لە سۆشیال میدیادا ڕوویدا و زۆر خزمەتی بە پرسیدەتەوەکەمان گەیاند لە ناساندنی کورد وەک نەتەوە وەک کەلتور وەک داوونەتی نەرید جیاوازە لەتەوەکانی عەرەبێ واتێک بە کورد تیرێشی عەرەبە لە ئێران پێیان وایە کورد لەهجەیەکی فارسییە هۆزێکی ئێرانیە. هەروە تورکەکان خۆتان دەزانن هەمیشە ئیدعای وەرگرتووە کورد تورکی شاخاوی بوو بەڵام لە ڕێی سۆشیال میدیا کەناڵەکانەوە بەڕاستی سەرباری کەم و کوڕی و سەرباری هەندێک لایەنی نێگەتیڤ بەڵام سۆشیال میدیا توانی خزمەت بە پرسیینەتەوەکەمان بکاتن. بەڵام بەداخەوە لە ڕێزمانەوە دیسان وەکو ئاماژەم پێکرد نەبوونی زمانی ستاندەر دیسان ئاستەنجێک
گەشە پێدانی زمانی کوردی لە کەناڵە میدیاکاندا ئێمە لە کاتی خۆیدا کە کۆنفرانسمان لەسەر ئەو پرسە کرد ڕوبەر هەڵبەت کۆمەڵە ڕاستەقامەدەمان خستە بەردەم وەزارەتی ڕۆژنامەیی پەرلەمانی کوردستان پێمە هەندێک برادران لێرە بوون سەرۆکایەتی ئەنجومەی وەزیران بەداخەوە هەستمان کردیانی کارێک لەست نایکرد چونکە بەڕاستی بمانێ لەمانەوێت ئەو ڕۆکە باشووری کوردستان یا هەرێمی کوردستان دابەش و بەسەر دوو زوو ئەو دوو زۆنە دوو حزبی دەسەڵاتدار بڕێوی دەبا یعنی بەداخەوە ئەوە واقعەکە زاڵە بەسەرمان کە چارەسەر نەکراوە ئەوەشیان بەڕاستی لە غیابی یا بڵێن لە نەبوونی ئەکادیمیای زمانناسی چونکە ئەو ئەکادیمیای کوردی ئێستاکە ئەکادیمیەکە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو زیاتر ئیشیان لەسەر ئەدەبیات کرد ڕاستە ئەدەب هەموو تێکسێکی ئەدەبی ئەفراندنی زمانی ئیبداعاتی لغەویە بەڵام دەبوایە ئەکادمیێکی تایبەت بە زمانمان هەبێ وەکو چۆن لە دەوەکانی تر هەیە لە کەناڵە میدیاکان کار لەسەر ئەوە بکرێت کە کۆنفرانس بکرێت دیدار بکرێت خەڵکانی شارەزا و پسپۆت لە هەندەران لە ناو کوردستان کۆکەنەوە ڕاوەچوونەکانیان یعنی ئیش لەسەوە نەکەن تەنها کادری خۆیان هەیەنەوە بەسە ئیتر پێویستیان بە خەرجتر نییە ڕەنگە لە ناوچەی هەورەمان خەڵکانێکی بە زۆر لە من تۆ شارەزاتی بێت لە لوڕستان کە مستەدانم کردوون خەڵکانی زۆر دەسۆز و شارەزانی هەیە بڕاوکە لەو کەرمەشانە عەباس جەلیلی هەیە کەڵهوڕە گەورەترین قاموسی دانەوە بۆ زمانی کوردی کار ئەوانە بانگێشکن ئەوانە خەڵاتیان کەن پرێزیان لێ بگرن کەسایەتێکی گەورەی وەکو دکتۆر ئیسماعیل قەمەندار لە ساڵی هێشتاوە ئەندامی ئەکادیمیای فەڕەنسیە گەورەترین کتێبی لەسەر زمانی کوردی بە ناوی ئەلهەجاتی کوردی جنوبیەکە بە فەڕەنسی نووسراوە هەر خۆشی کردوێتی بە عەربی هاوارمانە ئێمە کاتی خۆی لە ڕامان بڵاومان کردەوە لە گۆبارێکمان بڵاومان کرد لە سینەر باس نەکرد ئەو کتێبە ئەنجیلی مقەدەسی زمانی کوردی تەرجمە بکرێت کەس کەس بانگێشی ناکات سپاسان دەکەم دەستخۆش سول بەخش بن زۆر دەستان خۆش چاو و بەرچاوێن ڕێکخراوێن بیانی و دامەزراوەین بیانی وەک هەواڵ یعنی ڕێکخراوێن بیانی چاوە تەماشەی میدیا کوردیت کەن چاوە بەحەس لێت کەن ئەم بابەتە زیاتر بوومە شروڤەکەتن کاک کامەران عوسمان وەکو ڕۆژنامەوان و وەکو دۆکیومنتکارێکی زیرەک دبارێ ڕێکخراوێن مەدەنیدا دبارێ ڕێکخراوێن مافێ مرۆڤ دێبوومە پێشکەشکەتن و دێبوومە ڕوونکەتن کەرەنکە سەیدا ئێوارەتان باش بەڵێن دەدەم 20 دقیقە قسە نەکەم هەمومان هیلاکین و کۆتایی ڕۆژە 20 دقیقە زۆرە ساڵوەگەری 127 ساڵەی دەرکردنی یەکەمین ڕۆژنامەی کوردی پیرۆز دەکەم لە هەمووتان لە هەموو ڕۆژنامەوانان بە تایبەت هەر سێ ڕۆژنامەوانی دەستگیرکرا و شێروان شێروانی قارەمان شوکری ومێد بەروشکی کە ئێستا لە زینداندان و یەکێکن لەو زیندانیانەی و یاخود لەو ڕۆژنامە نووسانەی کە قوربانیان داوە لە پێناو بەرفراوانکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بۆیە بەڕێزەوە لێرەوە من خۆم یادیان دەکەمەوە هیوادارم ئێوەش یادیان بکەنەوە. لە ڕاستیدا میدیای کوردی لە چاوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەکو سەرچاوەی هەواڵ و زانیاری چەند ساڵێکە شتێکی لەو جۆرە پەیدا بووە پێشتر شتێکی بەو شێوازە نەبوو میدیاکان لەم ساڵانەی دوایی دابیریان لەوە کردەوە کە وەشاندن بە زمانی ئینگلیزیش دەست پێ بکەن بە زمانەکانی تریش دەست پێ بکەن من زۆر جەخت لەسەر زمانی ئینگلیزی دەکەمەوە لەبەرەوەی زمانی ئینگلیزی زمانێکی زیاتر خەڵک قسەی پێدەکا بیانیەکان زیاتر لە هەرێمی کوردستان قسەی پێدەکەن بەداخەوە بەرهەمهێنانی هەواڵ و راپۆرت بە زمانی ئینگلیزی لە میدیا کوردیەکاندا زۆر کەمە و ئەو میدیا زەبەلاحانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن و پارەیەکی یەکجار زۆر بۆ دیسکی ئینگلیزی تەرخان دەکەن و بۆ زمانەکانی تریش تاوەکو ئێستا نەبوون بە سەرچاوەی هەواڵ و زانیاری بۆ دامەزراوە بیانیەکان لە هەرێمی کوردستاندا من هەر ئەمڕۆ بەیانی چێکێکی سێ وێبسایتی سێ میدیای کوردیم کرد کە ئەو سێ میدیا زۆرترین پارە بۆیان خەرج دەکرێت لە مانگێکدا زۆرترین خەرجیان هەیە بەشی ئینگلیزیەکەم چێک کرد 25 هەواڵ ئامادە کراوە لەو 25 هەواڵە 17 هەواڵی جیهانین
یعنی تۆ کە هەواڵی جیهانی ئۆڕێدی هەیە لە میدیا نێودەوڵەتیەکان تۆ چ زەرورە لە میدیای کوردیدا لە کاتێکدا یەک دنیا خەبەری گرنگت هەیە لەسەر کوردستان بە زمانی ئینگلیزی بینوسی دای بڕێژیتەوە هاتووی باسی مردنی پاپای ڤاتیکان دەکەی بە زمانی ئینگلیزی بۆ خوێنەری ئینگلیزی باسی کێشەی نێوان ڕیپەبلیکان و دیموکراتەکان دەکات لە ئەمریکا لە کاتێکدا ئەوان یەک دنیا سەرچاوی تریان هەیە لە ئەمریکا لە بەریتانیا لە وێبسایتە ئینگلیزیەکان دەتوانن سەرچاوی باش خەڵک بەدەستی پێنێ بۆ بیانیەکان بۆ دامەزراوە بیانیەکان بۆ ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستاندا گرنگە کە هەواڵی کوردی بە زمانی کوردی ببیست بە زمانی ئینگلیزی هەواڵی کوردی ببیستن بەداخەوە من تەنها سێ هەواڵم دۆزیەوە لەسەر هەرێمی کوردستان کە نووسرابێویش لەسەر گفتوگۆکانی یەکێتی و پارتی بوو بەگشتی ئەو هەواڵانەی کە دادەڕێژرێن و یاخود بە زمانی ئینگلیزی بڵاو دەکرێنەوە لە میدیا کوردیەکاندا زۆرینەی وەرگێڕانە تێکستە کوردیەکەیان هێناوە بە تەنها وەریان گێڕاوە بەبێ ئەوەی کۆنتێکستی بابەتەکە بدەن بۆ نمونە دەڵێ لە قەزای خەبات خۆپێشاندانە دژی کەمبوونەوەی موچە با بڵێن بەو شێوازەیە ئێتۆ دژی کەمبوونەوەی موچە کەسێک کە بیانی هاتۆتە هەرێمی کوردستان دەبێت باگراوندی ئەو کێشەیە بزانێ و دووەمیشیان قەزای خەبات لەکوێیە یعنی ئەو کەسە پێویستە دوو سێرچ بکات لە دوای خوێندنەوەی ئەو هەواڵە بۆی بزانێ هەواڵەکە چییە بەهای هەواڵی زۆر گرنگە من برادرانی تر باسییان کرد من پێم وایە لە هەموو لە دیسکی ئینگلیزی هەموو میدیاکاندا بەهای هەواڵی بۆ هەواڵانەی کە پێویستە بە زمانی ئینگلیزی بنووسرێن حیسابی بۆ نەکراوە بەڵکو هەواڵە زۆر زۆر سادەکان هاتوون بە زمانی ئینگلیزی دانڕشتۆتەوە یەکێک لە کێشە هەرە گەورەکان کێشەی ژینگەیە لە بۆ نمونە لە هەولێر کێشەیەکی یەکجار گەورەیە کێشەی ژینگە زۆر زۆر بەکەمی لە میدیا کوردیەکان کە بە زمانی ئینگلیزی وەشاندنیان هەیە ئاماژەی پێدەکرێت بابەتێک کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە دامەزراوە بیانیەکان پلاتفۆرمی تویتەر بەکاردێنن تویتەر زۆر بەربڵاوترە لە فەیسبوک و تویتەر شوێنی وەرگرتنی زۆرترین زانیاریە بەکەمترین کات بەکەمترین وشە بەداخەوە زۆرینەی میدیا کوردیەکان لە تویتەر کەمیان هێناوە بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە پێویستە ئاماژەی پێ بدرێ ئەوەیە کە ئێمە کۆمەڵە گەنجی ڕۆژنامەوانی ئینگلیززانی زۆر باشمان هەیە لە تویتەر وەشاندنیان هەیە راپۆرت دەنووسن شت بڵاو دەکەنەوە و لە هەمان کاتیشدا چەند وێبسایتێکیان دروست کردووە و گەنجانە بەبێ ئەوەی بزاندرێت چێن بوون بە سەرچاوی زانیاری تەنانەت بۆ زۆرێک لە کونسوڵخانە و باڵوێزخانەکان لە هەرێمی کوردستاندا لە بەرامبەر ئەو نەرەتیڤە یاخود ئەو چیرۆکەی کە ئەو کۆمەڵە ڕۆژنامە نووسە و واقعی کۆمەلگەی کوردی بە زمانی ئینگلیزی نیشانی خەڵک دەدەن لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستاندا کۆمەڵی خەڵکی ئینگلیزانیان دامەزراندووە بۆی نەرەتیڤی ئەو وێبسایتانە یاخود ئەو کۆمەڵە گەنجە لە تویتەردا بشێوێنن هەروەکو چۆن بەداخەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک میدیای ئازاد دروست کرا لە سەرەتادا دواتر حزب بەدەسەڵاتدارەکان کۆمەڵێک میدیای سێبەریان لە ئاست ئەوان ڕاست کردەوە دواتر ئەو میدیا سربەخۆیانە نەیانتوانی چیتر ئۆپەرەیت بکەن و نەیانتوانی ئەو شەڕە میدیاییە بکەن تۆ چۆن دەتوانی شەڕی میدیایەکی گەورە بکەی لە کاتێکدا بە ملیۆنان دۆلاری تێدا سەرف دەکرێت زۆر زۆر قورسە بۆیە ئەو شەڕیان گواستەوە تویتەریش وە کۆمەڵە خەڵک لە پلاتفۆرم بۆ پلاتفۆرمی تویتەر دامەزرێنرا بۆ ئەوەی وەڵامی ئەو خەڵکانە بدەنەوە زمانی میدیای کوردی هەروەکو باش زۆر بەمان دەزانین زمانێکە هەڵاواردن دەکات هەز دەکەین کە جاری وا هەیە بۆ نمونە کەسێک بە نەتەوە عەرەبە لە هەرێمی کوردستان کەسێک دەکوژێت نانووسرێ کەسێک کوژرا دەنووسرێ عەرەبێک کەسێکی کوشت بۆ نمونە ئافرەتێک ژنێک لە کاتی شۆفێریدا حادیسەیەک ڕوودەدا کەسێک لەو ڕووداوەدا بریندار دەبێ یاخود گیان دەسپێرێ کاتێک دەیگوازێتەوە دەڵێ ژنێک شۆفێرێکی ژن کەسێکی بریندار کرد یاخود کەسێکی کوشت بەداخەوە ئەو زمانە پەڕیوەتەوە سەر دیسکی ئینگلیزی میدیاکانیش
کە ئەوە لە میدیا ئینگلیزیەکاندا کە تۆ سێری دەکەی زۆر بەکەمی هەستی پێ دەکەی بەڵام ئەو عقلیەتی هەڵاواردن زمانی هەڵاواردن ڕێک بە تەرجومەکەی خۆی هاتۆتە ناو دیسکی ئینگلیزی میدیا کوردیەکانەوە. بابەتە نەتەوایەتیەکان بۆی تۆزێک بیبەستینەوە بە پرسەکەی ئەمڕۆوە پرسە نەتەوایەتیەکان کەمترین گرنگیان پێدراوە. یعنی معقول نییە کەسێک دێتە هەرێمی کوردستانەوە پاش 2 ساڵ کە لە هەرێمی کوردستانە هەواڵەکان دەخوێنێتەوە لە دیسکی ئینگلیزی میدیا کوردیەکان تاوەکو ئێستا لە کێشەی کەرکووک ناتوانێت تێبگات. لەبەرەوەی تۆ راپۆرتێکی بنکۆڵکاری بە زمانی ئینگلیزی نییە تێی بگێنێ بەڵام میلەتانی تر ڕۆژنامەوانی وڵاتانی تر دێن لێرە لەسەر کەرکووک بەو نەرەتیڤەی کە خۆیان دەیانەوێت چیرۆک لەسەر کەرکووک دادەڕێژن لەسەر قەزیەکانی تریش لەسەر بابەتی ڕێفراندۆم لەسەر هەموو ئەو مەسەلانە معقول نییە لە هەرێمی کوردستاندا بردومانی یەکجار زۆر دەکرێت ئێمە نەتوانین ڕۆژنامەوانی کورد بە زمانی ئینگلیزی لەسەر بردومانەکان شت بنووسێ دەبێت ڕۆژنامەوانی فەڕەنسی ڕۆژنامەوانی ئەڵمانی بێ لێرە ئێمە هاوکاریان بکەین لەسەر بردومانەکان راپۆرتی بنکۆڵکاری بکەن. بابەتێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکرێوی ژەوەیە من بە دەرفەتی دەزانم لێرە جارێکی تر باسی بکەم لە شوێنی تر زۆر ئەوم باس کردووە دەوڵەتی تورکیا زۆر بە مەبەست دەیەوێت ڕێگری بکات لە پەخشی میدیا کوردیەکان لەسەر سنوور. ئێمە خۆمان بەشێکی پرۆژەی ڕێکخراوەکەمان بەرگریکردنە لەو جوتیار و گونشینانەی کە لە گوندەکانی سەرسنووردا دەژین و بوونەتە قوربانی بردومانەکان. لە مانگی 12 ساڵی 2017ەوە تورکیا لە سنووری سیدەکان بنکە و بارەگای دروست کردووە. یەکە شوێن کە داخڵ دەبێت لە سیدەکانەوەیە و بنکە و بارەگا سەربازیەکانیان ئەنتێنایان لەگەڵدا هێناوە یاخود دەتوانین بڵین تاوەری تێلیکۆمینیکیشنیان هێناوە تاوەری هێڵەکانی پەیوەندیکردن تەشویش دەخاتە سەر هەموو سیگناڵی کەناڵە کوردیەکان. من 2019 چوون بۆ ئەو شوێنە منداڵەکانیان تا ڕادێک کە فێری کوردی دەبوون کێشیان نەبوو. من 2023 کە چوومەوە بۆ بەرمیزە تەماشا دەکەم منداڵەکانیان بە شانازیەوە بە زمانی تورکی قسە دەکەن. میدیای کوردی ناهێنێ لەو شوێنانە بەڵام میدیای تورکی لەو شوێنانە منداڵەکان گوێ لە گۆرانی تورکی دەگرن گوێ لە درامای سەیری درامای تورکی دەکەن فێری تورکی بوون بۆیە ئەوە کێشەیەکی یەکجار گرنگە حەقە قسەی لەسەر بکرێ و ئەو بابەتە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا یعنی ئەو یەکێکە لە کاریگەری کلتوریەکانی بردومانەکانی تورکیا بەڵام ئێمە زۆر پەراوێزمان خستۆ و قسەمان لەسەری نەکردووە. دوایین بابەت کاتان زۆر ناگرم ئەویش بابەتی خۆ بە قوربانیکردنە. هەر راپۆرتێک کە سەیری دەکەی کە میدیای کوردی بە زمانی ئینگلیزی بەرهەمی هێناوە ڕێک هەمان گوتاری خۆ بە قوربانیکردنە کە بە زمانی کوردی لە میدیای کوردیدا ئێمە هەستی پێ دەکەین. بابەتی ئەنفال کورد قوربانی داوە کورد ئەوەندە کەسە شەهید بووە سەدام ئاوای کرد بەعز ئاوای کرد یەک کەس نایەت بە زمانە ئینگلیزیەکە باسی چیرۆکی بەرگریکردن باسی چیرۆکی ئەوەی کە گەنجێک سەرباری ئەوەی هەموو عایلەکەی لەدەستداوە تاوەکو ئێستا ژیان دەکات دەتوانێت بچێت لە وڵاتانی دنیادا بڕوانامەی گەورە بهێنێتەوە خزمەتی کۆمەلگاکەی بکات. بۆیە بەداخەوە گوتاری خۆ بە قوربانیکردن لە میدیای کوردیدا زۆر هەستی پێ دەکرێت. دوایین قسە کە دەمەوێت بیکەم ئەوەیە کە ئێمە پرۆژەی دووەمی ڕێکخراوەکەمان لەسەر ئازادی ڕادەربڕینە بە دەرفەتی دەزانم بۆ ئەوەی ئەوە بڵێم ئێمە بە درێژایی هەموو پرۆسەی دادگاییکردنی زیندانیانی بادینان هەموو دادگاییکردنەکان لە ژوورەوە بووین و دادگاییکردنی ڕۆژنامەوانانی تریژ ئێمە لە ژوورەوە بووین و چاودێری پرۆسەی دادگاییکردنەکانمان کرد. بە دەرفەتی دەزانم بۆ ئەوەی بڵێم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خراپترین کابینە بووە لە مێژووی حکومڕانی کوردیدا لە مامەڵەکردن لەگەڵ ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەوانان و چالاکوانان لە هەرێمی کوردستاندا. بۆیە بە دەرفەتی دەزانم هەمومان داوا بکەین کە کابینەی دێم بتوانێت مامەڵەیەکی باشتر لەگەڵ ڕۆژنامەنووساندا بکات. ئەو ناوبانگە خراپەی کە لە کابینەی پێشوو بەدەست هات بۆ هەرێمی کوردستان لە کابینەیدا هەوڵ بدرێ ڕاست بکرێتەوە و هەوڵ بدرێ کە مەوداکانی ئازادی ڕادەربڕین فراوانتر بکرێن سەرچاوەی دارایی میدیاکان کە بۆ چەند میدیا قۆرخ کراوە بۆ هەمووان یەکسان بکرێ و سەرچاوەی بەدەستهێنانی زانیاری بۆ هەموو میدیاکان وەکو یەک بێ و بە یەکسانی بێت. زۆر سپاس. طبعا من خۆم لە ئەڵمانیا بوومە ئەو فترەیە
ڕۆشتمە ماڵێکی کورد چۆمە ماڵێکی کورد کوڕەکان گەورە بوو یعنی تقریبا لە هێنا ئەعدادیە بوو لە دەرگامدا نەیەزانی بە کوردی قسە لەگەڵ من بکە ناچار من و ئەو بە ئینگلیزی قسەمانە کرد ئینجا دایکی هات لەگەڵ دایکی نەیەتوانی بە کوردی قسە بکە یعنی ئەو شتە واقعە یعنی مەسەلەی زمان مهمەی دایک و باوکە مهمەی خێزانە پێش ئەوەی مهم بچیتە باخچەی ساوایانەوە ئەبێ مناڵەکەتت فێر کردی بێ بەچی زمانێک یعنی زمانە کوردەکەی چۆن پێرفێکتەکە من زۆر معجەمی هەورامیەکانم لەو بارەیەوە طبعا هەورامیەکان وێڕای ئەوەی بە هەورامی قساکەن لە هەمان کاتا بە کوردی سۆرانیش قساکەن واتە هیچ مەجالێکیان نەیشتێتەوە بۆ ئەوەی ئەو گاپا تێپەڕێنن طبعا بۆ هەژاری کتێبخانەی کوردی من لەگەڵتان ئوستاز کتێبخانەی کوردی دیجیتاڵی زۆر هەژارە بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە بە جدی ئاوڕێک لەو بابەتە بدەینەوە من بۆ خۆم لەو بارەیەوە کارم کردووە تا کتابێک بە عەرەبی نووسم هەڵەستم کتێبێکی کە بە کوردیە نووسم و ساڵی 2013 کتێبێکم لەسەر جینۆساید و ئەنفال بە کوردی بڵاو کردەوە بەڵام دیسانەوە ئێمە نابێ ڕایگشتی جیهانی فەرامۆش بکەین ئەبێ بە زمانی ئاراستەکراویش کتێب بنووسین و بابەتەکانمان بڵاو بکەینەوە دیسانەوە من پارەکە پێرارەکە کتێبێکی تایبەت لەسەر ئەم بابەتەی ئیسە باسیەکەم بۆ قوتابیەکانی خۆمان لە کۆلیژی ئاداب ئەو کتێبەم نووسی بۆ ئەوەی هەم وەڵامەکە بۆ مامۆستا شەیما ئیشا کە باسی لەوە کرد سەرچاوەمان نییە بە زمانی کوردی لە پاڵ زمانەکانی دیکە ئێمە ئەرکی ئەوەمان پێ ئەسپێردرێت کە بتوانین بە زمانی شیرینی کوردیش قوتابیەکانمان پەروەردە بکەین و گۆشان بکەین بەڵام دیسانەوە ئێمە پێویستمان بە میدیای ئاراستەکراو هەیە بە کتێبخانەی ئاراستەکراو هەیە بۆ ئەوەی جیهان لەبارەی پرسە گرنگەکانمان ئاگادار بکەینەوە سەبارەت بە بەرگاربوونەوە بێگومان زەمینەکان چین بۆ ئەوەی ئێمە بەرگاری ئەو چاوەشەکاریانە ببینەوە ئێمە پێویستمان بەوە هەیە میدیای یەکگرتوومان هەبێ میدیایەکی یەکگرتووی نیشتیمانیمان هەبێ بۆ ئەوەی بتوانین بەرگاری دیاردەی چاوەشەکردن ببینەوە لەلایەکی دیکەوە ئێمە پێویستمان بەوە هەیە زانیاری بەردەست و فەراهەم بێ بۆ جەماوەرەکەمان واتە شەفافیەت هەبێ ئەگەر ئەو بڵێن کارانەمان ئەنجامدا بێگومان میدیایەکی متمانەوە پێکراومان هەبێ ئەو کاتە کاریگەری چاوەشەکردن کەم ئەکرێتەوە لەسەر دۆزی کورد و ئینتیمای کورد زۆر سوپاس بۆ پرسیارەکانتان دەستان خۆش بێت دەستخۆش دکتۆرە فەرموو سەیدا دکتۆر کامێران ئەس ناچار بم غادنی ئەو کورمانجی بەرساتە کورمانجیان باشە جەنابەتە گوت یعنی تۆفێق وهبی گرێدایە هەواڵگری بەڕەکانی ئەوش بەر هەندێک من گوت برا ئەو تشتێک ینی ئەو شکۆیە دەتەوەیە عالی زمانی ئەدی شکۆی نەتەوەی زمانی کوردیە ڕاستی ینی شاشێک هەی دبێژن زمانی سۆرانی یا زمانی بەهدینی یا زمانی هەورامی ڕاست بێژی سۆرانی دەبەرە بەهدینان دەبەرە هەتا ئەگەم بێژین یعنی دکارێن بێژین دەڤۆکی یعنی بەهدینە یا سۆرانی بەس ئەو ڕاستی وەختی ئینگلیز هات نستێمانی دەما بێژە سۆنی یا نستێمانی بوو ڕۆژنامە ژینوژان هاتە پێشکەوتن هاتە بڵاوکردن یعنی من زان یعنی ئەو گەلک قوتابخانە خوێندنگە بە کوردی دبێژی بابان ڕاستی نها ئەو شاشی کە تێنا ڕۆژات کوردستانێژ بۆ دەبەرە مۆکریان و ئەردەلانژی دبێژن سۆرانی ئەو نە سۆرانی ڕاست بێژی سەبارەت بە ڕۆژە زمانی کوردی نها ئەڤانەمێن کرمانچی ئاخێوە دبێژن ڕۆژە زمانی کوردی پازەیە گولانە ڕاستی ئەو شاشێک گەلک مەسنە یعنی وەختی یعنی وێگاوێ یعنی جەلال بەدرخان ساڵی 1932 کۆڤارە
هاوارۆشان زاری کورمانجی بوو بەس بەرێ زاری کورمانجی ئەستەمبۆلی کۆبار هەبوون ڕۆژنامە هەبوون بۆ کورمانجی و هەتا ئەرمەنستانی ئەلبانی ئابۆڤیان ئەو ئەلفەبێتایە کورمانجیش بۆ کوردین ئەرمەنستان دانابوو و ژبلی یعنی هەندێک ڕۆژنامە کۆبار سلێمانی هاتنەوە شاندن بۆ کوردی یعنی بێژین ژێریە سۆرەلی بوون کاک خالی شەیدا باسی ئەو تابلۆیانەت کرد بەڕاستی ئێستا ئەو دیاردەی تابلۆ لە شوێنە بازرگانی و گەشتیاریەکان ڕاستیەکەی زۆر ئازاربەخشە ئەو خۆی لە خۆیدا جینۆسایدی کەلتوریە دەسەڵاتی کوردی زۆر خەمسادە بەرامبەر بەو دیاردەیە بەڵام خۆشبەختانە ئێمە لە چەند مانجی ڕابردوو بە بەشداری دەستەبژێرێک لە زمان ناسان و یاسان ناسان هەڵبەت لەسەر ئاسی باشووری کوردستان چکە لە کەرکوشش دکتۆر ئازاد ئەمی باخوان بەشدارە 12 توێژنەوەمان لەبەردەستە لە توی کتێبێکدا چاپ دەکرێت کۆنفرانسەکە دەکەوێتێ دوای سەژن باس لە ئەو تەوران دەکا کە پەیوەندی بە دیاردەی تابلۆ بە زمانی عەرەبیە بە ئینگلیزیە دکتۆر عەلی چوکل باسی لە دەڕێ ئێستا دەڕێی زمانی دیجیتاڵەوە هەڕەشە لە زمانی کوردی نییە من پێم وایە ئێستا هەڕەشە زۆر لە بەردەم زمانی کوردی قسە لەناو قۆچی لە دەروی کوردستان لەناو خۆکاکە هەبوونی قوتابخانە ئاهلیەکان تایبەتەکان بە زمانی کوردی نەوەیش دروستکە کوردی نازانن يعني من إساقة بأعمال ولا دتشينا بالبردا ديسك أو الدمية زور بزوري أو نويل زور كاك زماني دايش نازل تنانات خزاني أو زور طول بالولو وحساب روشنبيرن لقم دارا كان بشانازي بينزس مبيموا أقاتنا وديادي أو براسي ديادي زور خرابة لدروش براسي السوشيال ميديا كان سايت كان ديادي بس ناو كردي ناو ميزة توي شينية هم نتوي زار بن زارية كمرة لهجية يعني زراعة الإنسان عرب راس زماني في صحيح برام لهجي مثلا مغربي لقى مصري لقى عراقي جوازا فارس كان راستا زماني ستانداردانية برام زماني تارانية زماني تاجي كان بد الفابيتان جوازا شي وزار أول ما جناب الناس نداول برام تو هندي وشد بكارينا براسين بقناهي زم تو زماني زاخو يعني بو كسر خوينواري بالروشنبير بين نابي دي بزود بمسؤوليته زود لا وانت زماني زاخوي كاكا عبيش كشندي برا اخذنا لك تو كوات تسجي اوزن خوينواري بالخوينواري يلا ما انا في كاكا اللي كدايره خينا برام هلا برا تشودر زماني زاخو بنزاري مرحبا من داول عندك والله ما كم برام امي دبي براسي امي خوينواري امي خوما بيروشنبيرا زور بمسؤوليته مامەڵا لەگەڵ وشە و زارەوەکەین هەڵەیە بمانە نەمانی بۆ شێوێ خسمەت بە ئەجەندای داژکردنێک دەستخۆش سەیدا زۆر سپاس وەڵای من یەک پرسیارم لێکرا کە ئایا زانیاریەک مەترسی بێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی دەکرێت ڕۆژنامەوان بڵاوی کاتەوە من پێم وایە دەبێ ئێمە پێناسەی ئاسایشی نیشتیمانی بکەینەوە پێشتر اینجا دەتوانین بین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئاسایشی نیشتیمانی بەداخەوە لە هەموو دنیادا حزبی دەسەڵاتدار بەکاری دەهێنێ بۆ سەرکوتکردنی ڕۆژنامەوانان من یەک نمونە دەهێنمەوە دەکرێتەوە خزمەت بە وەڵامەکە بکات ڕۆژنامەنووس هەیە لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی لە کۆبوونەوەیەکی لەم شێوازە ڕەخنەی لە مەسوولێک گرتووە معلوماتی داوە لەسەرەوەی ئەو مەسوولە گەندەڵی کردووە بە قانونی ژمارە 21 ساڵی 2003 کە دروستکردنی هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی بە 7 ساڵ لە هەرێمی کوردستان حکم درراوە لە کاتێکدا ڕۆژنامەوانمان هەیە بە کامێرەوە ڕۆیشتووە لە ناوچەی سلێمانی شاخەکانی نیشان داوە کوێتی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لێرن ئەو ڕۆژنامە نووسەش لێرە بە ئاسایی و زۆر بە ئازادی دەسوڕێتەوە بۆیە ئاسایشی نیشتیمانی دەبێت پێناسە بکرێتەوە ئێمە مەبەستمان چیە لە ئاسایشی نیشتیمانی بەداخەوە ئاسایشی نیشتیمانی مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی بۆ سەر ڕەمزە نەتەوایەتیەکان دووشتن هەمیشە ڕژێمە دیکتاتۆرەکان بەکاری دێنن بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین زۆر سپاس والله بۆ 10 دقیقه حەز کەم ینی یەک پرسیارێک گشتی هەرسێکۆ بکەم و کورتی ئەوژی بەرچەوەمە بدەن پرسیارە من ئەڤەیە حکومڕانیە کوردی 33-34 ساڵە حکومڕانیت کردن لە هەرێمە کوردستانی بسیار
آیا میدیای کردی روزنامه‌گری یا روزنامه‌وانیا کردی الهریبا کردستان برنگی کی گشتی آیا شیایا هست کناتوی بوتاکی کرد جواکی کرد درست کت ابتایبتی امید بینین دبر ناوین یاد کلیدن يعني شارع إسرائيل تقال حماس وتقال حزب الله أو جورانكارية تاني السوري الرويدين أو بروسة هنية أو آشتية أو الباكوري ورج أوايا كردستان الردتين وكاريجري ويل سر هريما كردستاني أبا همي رجنامة جريا كردي هستا كانت توي دروسكريا زانين ومعرفة يعني معرفة دف تاكي كرد دروسكريا يانا هشاريك رؤياك بدروسكريا يانا از حس كم هريك شو 2-3 دقيقة نوبرا خود دابش كنو وبرسبا في بسيارة دانو از ممنوني هاو دكتورة چنا هلبتا او بابتي جنابت آماجت بيكرد رجعية بداخو إمتاوكو استاميديايكي وكو باسم كر يقرتو ما نبوا كبوتاريكي يقرتو يحبي لباريها مو برسكانوا بوي اما بيسمان بميديايكي يقرتو هيا لسرويها مو خلافو اختلافاتك وبيه اختلافاتي حزبي اختلافاتي ايديولوجي بوي زور زور قرنقا ام جورا ميديا امان هبي بو برودان با برسانة توي كان بو برودان با انتماي نتوي تا او ميديا دروس نبي اما ناتوانين بلين مطلقا بلا دروس تكردو بلان رجعية بابتك بله قالك سباس دست خوش سيدة فريدون سپاس بۆ وروژاندنی ئەو پرسیارە بەڕای منیش هەر زۆر ڕێژەیە بۆ نمونە ڕەنگە هەست و ئینتیمای نەتەوەی لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە لووتکەدایە بەڕای من لە باشووری کوردستان نەک هەر نەماوە یانی بەگشتی نەماوە یانی ئێستا ئینتیمای تاچی کورد ئێمە چونکە ئەگەر من خۆم ڕاستیەکەی بە کەلێروسم لەیدا ڕۆسادەیە دەرسی حساب خوێندووە ئەگە ئامار وەرگرین لە نوخبەی ئەکادمی لە نوخبەی دەستەبژێری ڕۆژنامە نووسان میدیاکارە ئەدیبان نووسەران تا دەگاتە پارێزەران بەڕاستی ئێستا خەڵکی کوردستان باشتر ئەوەندی بیر لە بەرژەوەندی زیاتی خۆی دەکاتەوە بیر لە پارە و پۆست و امتیازات دەکاتەوە بیر لە پرسینەتەوەکەی ناکاتەوە ئەوە حەقەتە یعنی ڕۆحی ئەو کۆلەکتیڤە جەماعەیەکە لە پێناو قوربانیدان لە پێناو نەتەوە نیشتمان ئێمە نایبینین بەشێک لەوانە ئامادەیە بچێ مەسەلەن لە غەزا خۆی بتەخێنتەوە بەڵام بەشێک نیشتمانەکەی داگیر دەکرێت بێدەنگە کوای ئینتیمایەتەوەی بەڕاستی ئێمە بە هەڵەش دەڵێن میدیای کوردی تا ئێستا میدیاکان میدیای حزبین ئێمە میدیایکی نیشتمانیمان نییە تەنە ڕاستی بۆ چونی دەڵێ حکومە نابێ میدیا هەبێ بەڵام ڕەوشی کورد وەکو نەتەوەکانی دیکە چونکە ئێمە دەوڵەتمان نییە بەڕاستی دەبێ کۆمەڵێک سیستەماتیک هەبێ کۆمەڵێک شتە بێ کە کاری لەسەر بکەین بەداخەوە کار لەسەر عەشیرە دەکرێت دیوەخان دەکرێتەوە کار لەسەر هەڵتۆخانی کەسایەتی وەهمی دەکرێت ئەوانی تاکو دوێنێ کە لەبەرەی دژمنان نێتەوەکەت بوو پاداش دەکرێن ئەوانی کە قوربانیان داوە چیمە باران کراوە ئەفال کراون لە پەراوێزدان ژیانیان لە تراژیدایە بەداخەوە ئیتر ینی ئیدی نازم ئینتیمای نێتەوە ئایا بەس دروشمە ئایا بەس لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە گۆڤارەکانە یا ئینتیما پراتیکزەکردنی نەتەوە پەروەری نیشتمان پەروەریە دەست خۆش سەیدا گەلێک سوپاس فەرمو سەیدا وەڵی من پێم وایە بەشێک لە میدیاکان هەوڵیان داوە بۆی گوتارێکی یەکگرتووی نەتەوەی دروست بکەن بەڵام بەڕاستی لە ئێستادا ئەگەر بە گشتی سێری بکەین ئێمە نەک گوتاری نەتەوەی یەکگرتومان نییە بەڵکو گوتاری حزبی یەکگرتوشمان نییە گوتاری بنەماڵەیی یەکگرتوشمان نییە هەر کەسێک دەبینی میدیایەک دروست دەکا هەر کەسێک بۆ نمونە $100,000 لە باخەڵی دابوو ئەوەندەشی ناوێ ئێستا دەڵێن میدیا بە 30 ملیۆن دەتوانن دروستکەن یعنی گوتاری نەتەوەی پارچە پارچە کراوە ڕەمزی نەتەوەی پارچە پارچە کراوە دێتە سەر بابەتی ڕاپەڕین ئەو حزب دەڵێ فلان کەس ئەندازیاری ڕاپەڕینە ئەوەی تر دەڵێ من پلاندا ڕێژەری ڕاپەڕینم ئێ منداڵەکە لەکوێ فێر بێ بزانێت چێ ڕاپەڕینی کردووە چێ پلانی داڕشتووە بۆیە گوتارێکی نەتەوەی نەک نەتەوەی نییە بەڵکو گوتارێکی حزبیشت نییە بنەماڵەییشت نییە ئێستا گوتارەکە بەهۆی کۆمەڵێک میدیاوە بۆتە گوتاری شەخسی شەخسێکە کۆمەڵێک پارەی پێ دەسەڵاتی هەیە حزبی هەیە چەکی پێە میدیای هەیە اینجا ئێمە لە بریەوەی گوتارێکی یەکگرتومان هەبێ 1000 گوتارمان هەیە
ئەو گوتارە سەری لە منداڵی کورتێک داوە سەری لە گەنجی کورتێک داوە بۆیە ئێمە چیرۆکی هاوبەشمان نییە ڕەمزی هاوبەشمان نییە شانازی هاوبەشیشمان نییە هەموو شتەکانمان پارچە پارچە بووە بەڵام هیوادارم من قەت ڕەشبین نیم گەشببینم هیوادارم لە ئایندەدا بتوانین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامەوانە جدیەکان من باسی ئەو ڕۆژنامەوانە ناکەم کە قەڵەمەکانیان بەکاردێنن بۆ شتی ئەولاولە ڕۆژنامەوانی جدی میدیای جدی ڕێکخراوی جدی و ئەو خەڵکانی کە لە حکوومەتدا خەڵکی جدین بتوانین بەیەکەوە میدیا ڕاستکەینەوە بۆ ئەوەی گوتارێکی نەتەوەی یەکگرتوشمان هەبێت سەیدا دەستان خۆش گەلێک سوپاس دیماهیکا پەناڵێمە گەلێک سوپاسیا دکتۆرە چنارتکەین کە ئەڤڕۆخۆماندی کردیا و ئەو بابەت هەنەیە گرنگ بوومە پێشکەش کردیا و سوود گەاندێمە هەمیە هەروەسا گەلێک سوپاسیا سەیدا فەرەیدون سامانی دکەین کە لای زمانیوە خزمەتەمە کردیا و بابەتێکی گرنگ بوومە پێشکەش کردیا هەروەسا سەیدا کامێران عوسمان زۆر ماندی بووە و بابەتێک ڕەنگێکی ڕێکوپێک بوومە پێشکەش کرد وەکو ڕژنۆمەگەریە کوردی دیدا ڕێکخراوین بیانیدا سوپاس بۆ هەوە هەرسێکا گەلێک مەمنون و گەلێک خێراتن سەرچاوە گەلێک سوپاس بۆ هەوەژی ئەوە سەبر و تەحەمل کێشەوە ئەوە گۆداریامە کرد و مۆڵە هەوە هەمی ئاوا بیتن و خێراتن سەرچاوە بەڕێزان بەناوی ناوەندی توێژینەوەی شار لە دەستگای میدیای شار پرس و پەیمانگەی مافەنی دەوڵەتیەکان بە خێراتنێکی زۆر گرمتان دەکەین دووبارە زۆر سپاس بۆی کە بە درێژای ڕۆژەکە لەگەڵمانمانەوە ئومێد دەکەین کەم دیدارە تایبەتە جێگەی ڕەزامەندی گژلایەک بووبێ و بە ئومێدی ئاڵگۆڕی زانیاریش لەنێوان هەم ئەو بەڕێزانی کە لە هەردوو پانێڵەکە لەگەڵمان ئامادە بوون هەموو تێبین و سەرنجانەی کە لای ئێوەش دەمێک بۆ پرسیار بۆ و وەڵام درابێتەوە لەلایەنیان زۆر سپاس